کتێبی مێژووی منتەزێمی ناسڕی بڵاوکرایەوە کە ئەمڕۆ لاڕە ڕسمەکە کتێبەکە بڵاوکراوەتەوە. کتێبەکە خۆی باسکردنە لە سەردەمی نەسرەدین شا کە چوارەم پاشای قاجاری ئێرانە کە 50 ساڵ حکمی کردووە ئەم پاشایە و بڵین بەم پاشایە بە ناسری ناسراوە. ئەوەڵین پاشای ئێرانە کە ژیانی خۆی نووسی بێتەوە لە سەردەمی خۆیەوە بە سێمی پاشادانرێت کە 50 ساڵ حکمی کردو لە سەردەمی ئێرانە و هەروەها یەکەم پاشای ئێرانە کە سەردانی زۆرێک لە وڵاتانی ئەوروپاشی کردووە و هەروەها یەکەم پاشاشە کە وێنەی فۆتۆگرافی خۆی هەبوو بێت و بڵاوی کردبێتەوە و هەروەها لە سەردەمی ئەمدا ڕۆژنامە بڵاو کراوەتەوە و ئەمیش جگە لەوەی کە بۆ خۆی پادشا بوو و سیاست مەدار و بەڕێوەبەری وڵاتیش بووە هەروەها شاعیر و خەتخۆش و هەروەها زمانی ئینگلیزی و فەڕەنسیشی زانیوە. لە دووتوێم کتێبەیە و باسکردنە لەسەر ژیان و حکمی ئەم پاشایە لە ماوەی 50 ساڵیان لە دووتوی کتێبەکەیە کە ئەم ئێوارەیە بڵاو کراوەتەوە. لە دوای خوێندنەوەی هەواڵەکە میوانم هەیە کە قسە باسی لەگەڵاکەم کە خۆی وەرجێڕی کتێبەکەیە. ئەم کتێبە لە نووسینی محەممەد حەسەن خانی وەزیر ناسراو بە سەنیع ئەلدەولەیە بار علی مرادی وەریجەڕاوە بۆ کوردی و لە 1030 لاپەڕی قەبارە گەورە پێگاتووە. ئەمڕۆ دووشەمە 18 2020 بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری و هونەربەشی چالاکی وێژە ئێوارە کۆڕێکی مۆناسان و بڵاوکردنەوەی ئەم کتێبە ڕێخست. لە پێشەکی کتێبەکەدا هاتووە ئەم کتێبی بەردەستان کە لە ئەساسا بەرگی سێمی مێژووی منتەزێمی ناسریە لە سەردەمی نەسڕنیشای قاجار لە لایەن محەممەد حەسەن سەنیع ئەلدەولە نووسراوە. نووسەر خۆی یەکێک لە پیاوانی نزیک بە دەسەڵات و بەرپرسانی کاروباری ڕاگەاند و چاپەمەنی حکوومەتی پاشایەتی نەسڕدین شا بوو و جیا لەوەی لە ناو جەرگەی ڕووداوەکاندا بووە. خۆشویستان لەگەڵ خاتوو بەهار علی مرادی گفتوگۆکەم لەسەر کتێبەکە و زیاتر چڕکردنەوە لەسەر کتێبەکە و زانیاری پێدان لەسەر بابەتەکە بەڕێزیان ئێستا لە ستودیۆ لەگەڵمانن. خاتوو بەهار زۆر بەخێربی سپاس بۆ ئامادەبوونی لە پرۆگرامەکە. بەخێربی سپاس بۆ تۆ دووبارە بەخێربی. بە بەسێک لە کتێبەکە بکەین. ئەم کتێبەت بۆ هەڵبژاردووە بۆ وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی. ئەم کتێبە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە لەلایەن جەنابی وەزیر کاک حەمەی حەمەسایی و مامۆستا ئەیوبی کوێخوا ڕۆستەمەوە هەڵبژێردراوە کە منیان هەڵبژارد بۆ وەرگێڕانی ئەم کتێبە لەلایەن دکتۆر سەباح بەرزەنجیەوە کە منی پێیان ناساند بوو کە من لە بواری وەرگێڕانی کتێبی مێژووی و نەسرین قاجاریە تۆزە شارەزاییم هەبوو لەو بوارەیە و ئەم کتێبیان بە مندا کە ونوەری بگەڕم. تۆ گرنگی کتێبەکە بۆچی ئەگەڕێنیتەوە کە وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی و بۆ نمونە باسی پاشایەکی قاجاری ئێرانەکە ینی گرنگیەکەی بۆ کورد چییە؟ مێژوو هەر لە ڕاستیان مێژوو زۆر گرنگە لە هەموو دنیا مێژوو گرنگە بەڵام گرنگی مێژووی منتەزەمی ناسری چەند تایبەتمەندیەکی هەیە کە یەکێ لەو تایبەتمەندیانە ئەوەیە کە نووسەر خۆی لەناو جەرگەی ڕووداوەکانە بووە خۆی شایەدی عینی مۆزوعەکان بووە. لە تاریخی ئێرانە سەردەمی هاوچەرخی ئێرانە تاریخی سەردەمی قاجار گرنگترین سەردەم و تاریخە لە تاریخی ئێرانە چون ئێران لە وڵاتێکی مەحروسە وەلایەتی مەحروسە ئەگۆڕێت بۆ وڵاتێکی موئەسسەساتی. لەو بابەتەوە زۆر گرنگە چون باسی زۆر ڕوودا و ئەکات کە ڕۆڵی کورد لەسەر خوێندەوە باس لە بەرەو پێشوونی بواری ئابووری و بازرگانی و ئەوە شەکاکە ئەم هاتوتە سەر حکم. بەڵێ چون لەو سەردەما ناسردین شا سەفەری زۆری کردووە بۆ دەرەوە بۆ ئەوروپا یعنی چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی پاشایەکی قاجار لەگەڵ فەرهەنگ و مۆدێرنیتە هاتنی دیاردەگەلی مۆدێرن بۆ ناو کۆمەڵگەی سنەتی هەمووی لەسەر دەستی ناسردین شای قاجار بووە کە ئەم کتێبە لە نووسینی محەممەد حەسەن خانی سەنیع ئەلدەولە خۆی لە پیاوانی سەربەدەسەڵات بووە باوکیشی لە پیاوانی سەربەدەسەڵات بووە باوکی بەرپرسی پیاوکوژانی ناسردین شا بووە کە ئەمیرکەبیری گەورە کە مەدرسەی دارولفنونی تەسیس کردووە لە ئێرانە لەسەر دەستی باوکی سەنیع ئەلدەولە کوژراوە.
زۆر باشە باخانمی پرسیاری بکەم هەندێک شتیشەیە لەسەر ژیانی ژنهێنانی ئەم پیاوە ڕاستە یانی زیاتر لەوە ژنێنەوە سیوەشتیان چەنە وەڵا نازانم هەموو پاشایەکی ئەو دەورە چه پاشای عوسمانی بێ چ پاشای ئێران بێ هەمویان حرەمسەرایان هەبووە ئەوە شەکێنیە کە هەمویان حرەمسەرایان هەبووە ڕۆشتونەتە هەر وڵاتێک چەند ژنێکیان لەگەڵ بووە هەمیشەیانی بۆ هەر سەفەرێکیش چوون یەک دوانێکیان لەگەڵ خۆیان نابردووە یەکێ لەوانە عایشە سوڵتان بووە کە چەند جارێک لە سەفەرەکانی ئوروپا لەگەڵیا بووە زۆر باشە کەواتەنەوەی زۆرە بەم شێوازە بێ بێمە سەر زمانی وەرگێڕانەکەی زمانە کوردەکەی لە سەرچە ئاستێک وەرگێڕانت بۆ کردووە ئەم کتێبە خۆی لە نەسری قاجاریەوە ئەو زمانەی کە لەو دەورە پێی نووسراوە هەموو چاپەمەنیەکان هەموو کتێبەکان بە نەسری قاجاری نووسراونەتەوە ئەمیش بە نەسری قاجاری بووە پێیان وتووە چاپی سەنگی ینی چاپ کراوە بەڵام بە چاپی حەجەریان پێوتووە تێکستی خەتی نەبووە ئەو کتێبە چاپ کراوە لە نەسری قاجاریەوە کراوە بە فارسی لە فارسی بڵین ئێستاوە کراوە بە کوردی سۆرانی زۆر باشە ناوەڕۆکی کتێبەکە خۆی لەسەر ژیانی ئەمە یاخود کارکردن لەسەر حکمی ئەو 50 ساڵی دەوڵەتی کە کردووە قاجارەکان لە ئێرانە 130 ساڵ و 4-5 مانگی حکومیان کردووە ناسردین شا تەنیا پاشایەک بووە کە زۆرترین کات لە حکوما ماوەتەوە ئەم کتێبە لەسەر زانیاری سەبارەت بە ڕەگەز و ڕەچەڵەکی تورکەکان چۆن هاتنیان بۆ ئەم ناوچەیە چۆن بوون بە دەسەڵاتی خێڵەکی و چۆن بوون بە دەسەڵاتی سەرەکی ئێران باس لە چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی پاشای قاجار لەگەڵ مدرنیتە چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی ئێران لەگەڵ وڵاتانی دەرەوە دیاردەی تازە کە خوڵقاوە هەمووی باس کراوە لەم کتێبەیە ڕۆڵی کورد لەو سەردەمەدا چۆنیەتی ڕوانگەی پاشایەکی قاجار بۆ کوردی ئەو سەردەما چون باسی شەڕەکانی شێخ عوبیدوڵڵای نەهری تیاکراوە باسی کوژانی حەمزە ئاغای مەنگۆڕی تیاکراوە باسی شەڕەکانی هەورامانی تیاکراوە کە چەندین کەس لەو شەڕا کوژراوە هەمووی بە وردی باس کراوە تەنانەت وەکو راپۆرت بڵێ راپۆرتی ساڵانەکە لەو وڵاتانە چی قەوماوە ینی ڕووداوی سروشتی بوو بێ فەرهەنگی و کۆمەڵایەتی بوو بێ وەکو سروشتی وەکو بوومە لەرزە وەکو نەخۆشی چاوەقوڵە وەک لافاو و کۆمەڵایەتیەکانی ژۆکو هەموو ئەو دیاردە تازانەی کە لە ئوروپاوە هاتووەتە وڵاتی ئێرانەوە هەموو راپۆرتی جەنگەکان کە لەو کاتا کراوە لە هەموو 4-5 قارڕەکەوە ینی ئەمە کتێبێکی سەرچاوێکی هەر گرنگە بۆ ئێران ناسی کە باسی ڕووداوەکانی هەر 5 قارڕەکەی جیهانی تیا کراوە هەر شتێک لە هەر وڵاتێکی جیهانە قەوما بێت بە بچووکترین راپۆرت لەم کتێبە باس کراوە ئەتوانین وەکو سەرچاوێک ببینرێ بۆ ئەو کاتێک ئەم حکومی کردو کاردانەوەکانی بەرامبەر بە کوردی ئەو کاتە چۆن بووە؟ بەڵێ ئەمە سەرچاوێکی گرنگی ئێران ناسیە زۆر شت باس نەکراوە لە کتێبە مێژوویەکانە بەڵام لەم کتێبە نووسەر بە ڕاستگۆیی باسی کردووە زۆر باشە ئەگەر بێمە سەر ئەم قەبارە گەورەیی ئەم کتێبە بۆ بابەتی خوێن و ئەوە زۆر نییە ینی 1030 لاپەڕە تۆزێک وەڵاهی زۆر قورسە هەر بۆەوەیش بۆ وەرگێڕانیش زۆر قورس بوو بەڵام ئیتر چارە نەبوو چون ئەگەر ئێمە خۆشی لە ڕاستی وایە یان لە وەرگێڕانەکە ئەوە جگارزیایی کردووە هەر وایە لە ڕاستی خۆ تۆ ناتوانانی لە وەرگێڕانە چەند خاڵێک زۆر گرنگایی کە لەوانە ئەمانەت پارێزیە ئێمە ئەبێ بە ئەمانەت پارێزی و ئەو کارە بکەین ئێمەش خۆ نابێت شتێکی لێکەم بکەین یا کەسر بکەینەوە خیانەتە لە ئەمانەت بەدڵنیاییەوە زۆر باشە شێوازی وەرگێڕان و باقسە لەسەر شێوازی وەرگێڕانەکەی تۆ بکەم و هەڵبژاردننی ئەو زمانەوە بەدووادا چون بۆ دەستەواژە و ئەمانە تا چەند گرفتە بۆ ئێمە ینی بە تایبەت تۆ وەرگێڕێک و ئێمە ژۆک و کوردێک و ینی وەبەستم چڕی زمانی کوردیە من وەکو خۆم هەوڵم داوە یعنی تا ئەو شوێنی کە جێتیا بووە دەستەواژەکانم دۆزیوەتەوە یعنی بووە بە چەند ڕۆژێک من پرسیارم کردووە کە ئەو شەی کە بەکاری ئەهێنم وشەیەک بێ کە هەموو زاراوەکان لێ تێبگەن شتێک نەبێت کە زاراوەی وڵاتێک لە هەر 4 پارچەکە تێبگات و تێنەگات زۆر سۆرانیانێ شێوەزاری سۆرانیە چەندە پێشوە تا ئەمە وەرگێڕاوە 4 بۆ 5 مانگ 4 بۆ 5 مانگ بەس شەو ڕۆژ کارم کردووە لەسەری
بە بێوەستان. ئەرەوەڵە. زۆر باشە کتێبەکە ئێستا مڵکی کتێبخانەکانە یاخود تەنیا هەر تایبەتە بە وەزارەتی ڕۆشنبیری. مڵکی وەزارەتی ڕۆشنبیریە مڵکی هەموو کەسێکە ئێمە کتێبمان بۆ خزمەتی گەل کردووە خزمەتێکە بە کتێبخانەی کوردی ئەمڕۆ لەو مەراسمەیە ئەوەی کە بەشدار بوو هەدیەمان پێشکەش کردوون بێبەرامبەر ئێتر وەزارەتی ڕۆشنبیری خۆی لەسەر ئەرکی خۆی ئەم کتێبەی چاپ کردووە و خۆی وتوێتی کە خۆیان ئەینێرن بۆ وەزارەتەکان بۆ هەموو شوێنەکان. باشە ئەمە بەنیازم بیکەم بە پرۆژەیەک بۆ ئەو پادشایانی ترکە لە دوای ئەمەوە هاتوون و کاریان کردووە حکمیان کردووە یان تەنها ئەم کتێبە لەلاتان ئەم گرنگی ئەم کتێبە چون گرنگترین تایبەتمەندیەکەی ئەوەیە کە باسی ڕۆڵی کوردی کردووە لەو سەردەمەیە و ئەمە شتێک نییە بڵین بەردەوام بێ چون کتێبی منتەزەمی ناسری سێبەرگ بووە ئەم بەرگەی سێهەمی زۆر باسی لەو ڕووداوانەی کردووە ئێمە ئەومان هەڵبژاردووە چون باسی هەر پەنج قاڕەکەی کردووە بەڵام وەکو پێویست بەڵە پێویستە ئێمە لەسەر هەر بەڵگەیەک لەسەر هەر بابەتێک لەسەر هەر کتێبێکە شتێکی لەسەر کورد نووسی بێت هەوڵ بدەین و وەرگێڕانی بۆ بکەین بۆ نەوەی داهاتوو. زۆر باشە زمانی سۆرانێکت زۆر باشەوانە ڕۆژەڵاتی تۆزێک جیاوازیمانەیە لە هەندێک وشەیانی لەوانەیە باشیت باشە بەڵام ئیتر من هەوڵی خۆمم داوە کە سۆرانی بێت. زۆر باشە کەس هاوکاری کردو یان پێداچوونەوەی بۆ کراوە یان هەمووی خۆت کردو هەمووی خۆم کردومە. زۆر باشە بمە پرۆژەی دوای ئەمە هیچ پرۆژێکتان هەیە کاری تری لەسەر بکەن بۆم کتێبە مەرجنیام کتێبە یان هیچ پرۆژەی تر هەیە بەڵامی تر دوو کتێبی تریشم بەدەستۆیە ئەوانیش هەر خەریکی وەرگەڕانم بۆ هەر وەرگێڕانیان بۆ ئەوان نووسەرن ینی ئەدەبینیان هەر مێژوین ئەدەبین ئەوان ئەدەبین ئەدەبی مێژوویە. زۆر باشە ئێمە تا چەند پێویستمانە ئەم بابەتە مێژویانە بخێنە نێو کتێبخانی کوردی و پێما بێمانە سەرچاوانە زۆر کەمە ئەم سەرچاوانە ئەمێ ئەبێ هەڵی بۆ بدەین کە لە هەر شوێنێک هەبێت ئەمانە بدۆزینەوە کۆ بکرێتەوە بە شێوازێکی جددی هەوڵ بۆ پەردەلادانەوە لەسەر مێژووی ونبوون کراوی کورد بدرێت بۆ ئەوەی کەنەوەی داهاتوو بە مێژوو ئاشنابێت بزانێت ئەگەرنەوەی داهاتوو مێژوو نەناسێت ڕێز لەم خاکە ناگیرێت ڕێز لە نیشتیمان ناگیرێت و نازانن ئەم خاکە چۆن پارێزراوە خۆ بە خۆڕایی نەپارێزراوە خاکە ئەبێ مێژوویکی هەبێت. زۆر باشە ئەوەی کە ئەمڕۆ لە مەراسیمەکە پێشوازی خەڵک چۆن بوو لە کتێبەکە تا چەمە گرنگی و باسییانە کرد زۆر باش بوو زۆر گرنگە مێژوو بۆ ئێمەی کورد بە تایبەت بۆ ئێمەی کورد چون ئێمە بە ئێستایشەوە ئێمە لە ئارشیوی سەفەویەکان و ئەسمانیەکانە بە دوای مێژوی خۆمانە ئەگەڕین. زۆر باشە دەست خۆش بێ سپاس دوبارە بەخێربێ. بەهار عەلی مورادی وەرگێڕی مێژووی منتەزەمی ناسریە بە هیوای سەرکەوتن و کاری باشتر ئەتوان خوێنەری کتێبەکە بن ئەگەر پێتان خۆش بێ ئەو مێژوە ببینن یان زانیاریتان هەبێ لەسەری کتێبەکە شێوازێکی جوان چاپکراوە قسە باسی شم نەکرد لەسەر شێوازی چاپکردن و شتەکەی هەر لێرە کردان لە کوردستان کردان نەوەڵا لە ئێران وابزانم لە ڕۆژهەڵات کردوتانە دەستان خۆش بێ.